من بەهۆی تەمەنەوە ڕێگای ئیشم پێ نادرێت لە وڵاتە، لەبەرەوە کات بەسەربردنم بەم جۆرە کاتەکانم بەسەر ئەبەم، سەردانی بازاڕ ئەەکەم، جارجار لەگەڵ ماڵەوە ئەچینە بازاڕ سەردانی مارکێت و ئەو شوێنانەی کە ئیش و پێویستیمانی لێ ئەڕوا بەیەکەوە ئەچین و ئەنجامی ئەدەین. ئەو ڕۆژانەی تریش کە ئیشێکی بازاڕ و دەرەوەمان نەبێ، پارک و شوێنی ئاودان و جوان هەیە لێرە، ئەچین سەردانی ئەو پارکانە ئەەکەین و تاوێکی دوور و درێژ بەسەر ئەبین، هەم لە جوانی پارکەکە هەمووەکو گەڕان و ڕووی سەحەتی خۆمان ئەگەڕێینەوە یینەوە ماڵەوەی تر دوای ئیسراحەتەکانمان. کاتەکانی تریش کە ئەگەر بەوەوە بەسەری نەبین، کاتێک باران بێ یا سەرمایەکی زیاتر بێ، کتێب و شتم لا هەیە، بە خوێندنەوەەوە کاتەکانم بەسەر ئەبەم. وە لێڕێش چەند دۆست و برادێکمان هەن، جارجار یەگە ئەگرینەوە ئەچینە ئەو شوێنانەی کەیتر شوێنی ئەسەریان هەیە لێرە، مەتحەفەکانیان هەیە، ئەو شوێنانە بەسەر ئەەکەینەوە، ئەو کاتانەیش لەگەڵ ئەوانە بەسەر ئەبەین و تر بۆ کاتی ئیسراحەت و گەڕانەوە یینەوە ناو ماڵ و خێزان و سوپاس بەخوا ماڵ و خێزانیش شکر هەمووی باشە و زێمان سەلامەتان ژیانیشمان بە جوانی ئەڕوا. لێرە ئێمە چەند کۆمەڵەیەکی کوردی هەیە کە ئەوانیش جارجار مناسبەت دروست ئەەکەن، هەم لەسەر مەسەلەی خوێندنی مناڵی کورد لە وڵاتە شێوەی دراسات چۆنە، و لەسەر مەسەلەی ئیترش ئەو شتانەی کە زیاتر نزیکە بە کەلتور و بە ئادابی کوردەوە لەگەڵ ئەوانەیشە گەلێک جار هەم بەشداری ئەەکەین، هەر کاتێک کە ئەوان بڵاوی بکەنەوە لە هەر شارێک بێ ئەچین. هەندێک جاریش لە پیاوانی وڵات کە ئێرە بە تایبەتی ئەوەی کە سیاسیە، ئیتر ئەوەی کە وەکو کەسێکی ڕۆشنبیری وڵاتی ئێمە یەتە ئێرە کۆڕێک ئەگێڕێت، ئێمە لەوانەیشە هەر بەشداری ئەەکەین و ئەوانەی شەمووی مایە خۆشحاڵیە بۆ ئێمە. لێرە تەوان مزگەوتی کوردی هەیە کە گەلێک جار لە نوێژ و کاتەکانمانە ئەچینە ئەوێ و خەڵکێکی زۆری کورد بە تایبەتی لە جومعەکانە بەشداری نوێژ و تاعەتی خۆی ئەکات لە مزگەوتە کوردیەکان. پەیوەندی کۆمەڵایەتی لێرە خراپ نییە، هەرچەند ئێمە وەکو بڵێ زۆر کۆن نین لەم وڵاتە، هەتا وەکو توانی بێتمان زۆر عایلە و خێزانی کوردی بناسین. پەیوەندی لەناو خێزانە کوردەکانە باشە، بە تایبەتی لە ئیحتیفالەکانی نەورۆزە، لە ئەو ڕێکخراوانەی کە کۆڕێک دروست ئەکەن، ئێمە هەموو ئەچین کە لەوێ کۆ ئەبینەوە. لە شارەکانی تریش هەتا کە مناسبەیەکی ئەو تۆ هەبێ هەر بەشداری ئەەکەین.